لە 22 ئاداری 2011 و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ جەوهەر نامیق سالم سەرۆکی یەکەم پەرلەمانی کوردستان و سکرتێری پێشووی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆچی دوایی کردووە. جەوهەر نامیق لە تەمەنێکی زۆر هاتبووە ناو خەباتی ڕزگاری خوازی نیشتمانی کوردستان و بەشداری لە شۆڕشی ئەیلول لەژێر ڕابەراتی بارزای نمردا کرد بوو. لە دوای نسکوی 1975 شەوە هەرزوو لەگەڵ کۆمەڵی کادیر و سەرکردایەتی تردا بەو پەڕی هێمەتی شۆڕژگێرانە و بڕوابوو بەخۆبوون و بەوزەی لە بن نەهاتووی گەلەکەمان قیادەی موقەتەی پارتی دیموکراتی کوردستانی دامەزراند و لە هەلومەرجێکی سەخت و دژواردا وەکو سەرکردەیەکی مەیدانی و خاکی لە دەڤەری بادینان کە بە سەلیم سۆران ناسرا بوو لەگەڵ هەواڵانی تری سەرکردایەتی شایندایەوە بەرهەڵگیرسانەوەی شۆڕش و ڕۆڵێکی گەورە و کاریگەری تێدا جێراوە. لە دوای ڕاپەڕینی بەهاری 1991 و ئەنجامدانی هەڵبژارنە گشتەکەی 1992 کە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانی لەکەوتەوە کاک جەوهەر نامیق شەڕەفیەوەی پێبڕا بێتە یەکەمین سەرۆکی پەرلەمانی کوردستان کە وەک دامەزراوەیەکی شەرعی بەردی بناغەی بنیادنانی قەوارەیەکی سیاسی دیموکراتیدانا. لە سەردەمی سەرۆکاتی ئەودا چەندین یاسا و بڕیاری چارەنووسازی گرنگ پەسەندکران لەوانە بڕیاری فیدرالیزم کە شێوەی پەیوەندیگەلی کوردستانی لەگەڵ گەلانی تری عێراقدا دیاری کرد و دواتریش لە دوای ڕوخانی ڕژمی باس لە دەستوری هەمیشەی عێراقدا جێگیر کرا. کاک جەوهەر لە ژیانی تایبەتی و گشتی خۆیدا پیاوێکی خوێندەوار شۆڕژێر و کوڕی ڕۆژی تنگانە بوو، چ لە خەباتی نهێنی و چ لە خەباتی پێشمەرگاتی. جالەوە کاک جەوهەر پیاوێکی بەورە و بەهیممەت و لە خۆبردوو دەسپاک و خاوەن بڕوا و بڕیا بەخۆ بووە. بڕوایتەوای بە حەقانیەت و ڕەوایی کێشەی گەلەکەمان هەبووە و تاو دەمەی سەرۆکی پەرلەمان بوو بە ئەمانەتەوە ئەرک و وەزیفەی خۆی ئەنجامدا و بە ئەمانەتیشەوە ڕادەستی ئەوانی دوای خۆی کرد.